ئێمە هێرشی پەلاماری تیرۆریستی کە تێکۆشەرانی بەشەکانی دیکەی کوردستان لە باشووری کوردستان دەکاتە ئامانج بە توندی ڕیسوا و شەرمەزار دەکەین. تیرۆرکردنی شوکری سەرحەدی وە پێشتریش تیرۆرکردنی موسا بابەخانی ئەمە بەڕاستی قابلی قبوڵ نییە لە باشووری کوردستاندا. بۆیە ئێمە داوا لە هێزەکانی ئاسایشی کوردستان دەکەین، لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە توندی وەڵامی ئەو تیرۆریستانە بداتەوە کە تێکۆشەرانی بەشەکانی دیکەی کوردستان لە باشووری کوردستان دەکەنە ئامانج. ئەمە سەرەتایەکی زۆر مەترسیدارە بە تایبەتی ئێمە کە ئێستا کە زەق بووەتەوە. بۆیە پێویستە پلانی جددی هەبی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کارە تیرۆریستیانە و هاوکاتیش داوا لە هێزە کوردستانیەکان دەکەین هاوکار و هەماهەنگ بن لەگەر دەستگا ئاسایشیەکان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چیتر ڕۆڵەکانی گەلەکەمان لە بەشەکانی دیکەی کوردستان لە باشووری کوردستان نەبنە قوربانی تیرۆر. ئێمە پێشمان وایە کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا دەبێت لەو ڕاستیە تێبگەن بەهێز و بە فشار و بە تیرۆرکردنی تێکۆشەرانی کورد دۆزی ڕەوای گەلی کوردستان چارەسەر ناکرێت. چاکترین چارەسەر بۆ چارەسەرکردنی دۆزی ڕەوای گەلەکەمان پەنابردنە بەر دیالۆگ و چارەسەرکردنی ئاشتیانەیە. ئەجینا ئەم شێوازەی کە پەنایان بۆ بردووە شێوازی تیرۆرکردن دەمێکە دەرکەوتووە بەڕاستی ئەمە چارەسەر نییە و ئەمە پێشتریش تاقی کراوەتەوە. ئێمە بە توندی پەلاماردانی تێکۆشەرانی بەشەکانی دیکەی کوردستان لە باشووری کوردستان شەرمەزار دەکەین وەکو حیزبی زعیمشانی کوردستان. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین تاوانبارانی ئەو تاوانە گەورانە تەسلیمی دادگا بکە.